سڵاوی خۆی گەورەتان لێبێت بینەرانی کەناڵی مۆم. ئەگەر پێشووتر ئەزمموی سەرنەکەوتنێت لەگەڵ پلاندانان بۆ ساڵی نوێ و جێبەجێنێکردنی پلانەکانت هەبووە ئەوە تۆ تەنهانیت دەرکەوتووە لە 80% ئەوانەی پلانیان بۆ ساڵی نوێ داناوە لە سەرەتاکانی مانگی دووەوە دەستبەرداری پلانەکانیان دەبن و بەهیوا دەبن لە جێبەجێکردنی هەندێک توێژنەوەی تر ئاماژە بەوە دەکەن کە لە 100% پلاندانەرەکان لە 2 هەفتەی یەکەمی ساڵی نوێەوە دەستبەرداری ئامانج و بەڵێنەکانیان دەبن بۆ ساڵی نوێ. بەڵام بەر لەوەی بێهیوا بێت و باوەڕت بە پلاندانان بۆ ساڵی نوێ نەمێنێت سود لە ئامۆژگارەکانی پرۆفیسۆری دەروونزانی زانکۆی سکرانتن جۆن نۆکرۆس بگرا. پرۆفیسۆری ناوبراو جەخت دەکاتەوە کە ساردبوونەوە لە جێبەجێکردنی پلانی ساڵی نوێ شتێکی ئاسایی و تەنانەت دەکرێت پلانەکان بەهێزتریش بکات ئەگەر لێ هاتووانە مامەڵی لەگەڵدا بکرێت. مامەڵی لێ هاتووش ئەوەیە کە پلانەکان ڕاست بکرێتەوە و بگونجێنرێت لەگەڵ واقعدا هەر کات پێویستی کرد ئەپدەیت بکرێتەوە. هەر بۆیە لە ڤیدیۆی ئەمڕۆماندا ئاماژە بە 5 خاڵی پرۆفیسۆر جۆن نۆکرۆس دەدەین کە دەتوانێت جۆرێک لە گەرنتیمان پێ بدات بۆ دانانی پلانێکی باش بۆ ساڵی نوێ و پابندبوون پێوەی. ئەگەر ئێوەش یەکێکن لەو کەسانی کە دەتانەوێت پلانێکی باش و سەرکەوتوو بۆ ساڵی نوێ واتە ساڵی 2023 دابنێن ئەوە تا کۆتایی ڤیدیۆکە بینەربن. ئامانجەکانت تۆمار بکە. نووسینەوەی ئامانجەکان نەک هەربەر و کردداری بوون ئاراستت دەکات بەڵکو دەبێتە پاڵنەرێکی بەهێز و هەستی بەرپرسیارەتی تێدا دروست دەکات. کاتێک ئامانجەکانت بەڕوونی تۆمار دەکەیت دووری نێوان خۆت و ئامانجەکانت بەوردی هەست پێ دەکەیت کە ئەمەش هاوکارە بۆ دانانی پلانێکی واقعی. گرنگی ئامانجەکانت ڕوون بکەوە. بەردەوام بەبیر خۆت بهێنەرەوە کە بۆچی یەکە بەیەکی ئامانجەکانت گرنگن بە مانایەکی تر بۆ دەبێت کات و وزە و تەرکیزی خۆت بۆ دانانی پلان بۆ ئامانجەکانت تەرخام بکەیت. استراتیژی پلانەکانت دیاری بکە. استراتیژ یارمەتی دەدات کە پلانەکانت زیاتر ورد بکەیتەوە. مەرج نییە کە استراتیژیەکانت زۆر ئاڵۆز و زەحمەت بن بە پێچەوانەوە تا سادەتر بێت ئەگەری جێبەجێکردن و پابندبوون پێوەی زیاترە. پلانەکانت پەیوەست بکە بە کات. بۆ ئەوەی هەست بکەیت کە پلانەکانت بە باشی کار دەکەن زۆر گرنگە کە سەرەتا و ناوەڕۆک و کۆتایی پلانەکانت ببەستیتەوە بە کات. گرنگە بزانیت کەی پلانی یەکەمت دەست پێ دەکات کەی پلانی دووەمت کۆتایی دێت. کات گرنگترین فاکتەرە بۆ هەڵسەنگاندنی پلانەکان لە ڕووی کوالێتی و واقعی بوون و جێبەجێکردنەوە. بەرامبەر جێبەجێکردنی هەر پلانێکت خۆت خەڵات بکە. ئەمەیان لەوانەیە باشترین ڕێگا بێت بۆ ئەوەی زیاتر پەیوەست بیت بە پلانەکانتەوە و هەوڵی زیاتر بدەیت. لە خۆخەڵاتکردن درێغی مەکە ئەگەرنا زوو تووشی بێهیوایی دەبیت نەک دوای تەواوکردنی هەر پلانێک بەڵکو دوای تەواوکردنی هەر بەرگەیەکی هەر پلانێک خۆت خەڵات بکە ئەگەر بە شتێکی سادە و کەمیش بێت. پلانەکانت بۆ ساڵی نوێچی لە خۆ دەگرن. هەر تاکێک بە گوێرەی جۆری ئامانج و کەسایەتی و پێداویستی و ژینگەکەی پلان بۆ ساڵی نوێ دادەنێت. گرنگە پلانەکانت زۆرینەی بوارەکانی ژیان لە ئامێز بگرن و جۆرێک لە هاوسەنگی لە نێوانیان دروست بکەیت. پلانەکانت هەرچێک بن گرنگە ئەم بوارانی تێدا بێت. بەهێزکردنی لایەنی ڕۆحی و نزیکبوونەوە لە خودای گەورە و ئەنجامدانی نوێژە فەرز و سونەتەکان بەباشی. دانانی بیرۆکە یان ئەنجامدانی بزنسێکی بچووک. کەمتر سەرفکردنی پارەکانت یاخود پارەکانت پاشەکەوت بکە و بەرهێنان زیاد بکە. دوورکەوتنەوە لە دواخستنی ئەرکەکان. گەشتکردن و پشووی ماوە درێژ. کۆنتڕۆڵکردنی بەکارهێنانی مۆبایل. کەمتر سیرکردنی تەلەڤیزیۆن. ڕێخستنی کاتی خەو. تەندروستێکی باش و لەژڕێکی. ئەنجامدانی کاری خۆبەخشی. خوێندنەوەی کتێب. بەشداریکردن لە کۆڕ و خول و سیمینار. خۆبەرەوە پێشبردن لە کارەکەت یان خوێندنەکەت. خواردنەوەی ئاو بە ڕێژەیەکی زیاتر. فێربوونی پرۆگرامێکی کۆمپیوتەر یان ئاپێک. فێربوون یان زیاتر شارەزابوون لە زمانێک. بنیادنانی خۆیەکی ئەرێنی. ئەنجامدانی خولیایەک. دانەوەی قەرزەکانت ئەگەر قەرزار بیت. کەمتر خواردنی خواردنە خێراکان. دابەزاندنی کێشی زیادە یاخود بە پێچەوانەوە. پەرەپێدانی پرۆفایلەکەت لە تۆڕە کۆمەڵاتیەکان. نوێکردن و دەوڵەمەندکردنی سیڤیەکەت. ئێستاش ئێوە چ بوارێک بۆ ئەم بوارانە زیاد دەکەن. هەروەها باشترین شت ئەوەیە کەوا ئەگەر ئەمانجد بۆ ساڵی 2022 نووسیوە ئەوە دووبارە بیهێنەرەوە بیخوێنەرەوە لەگەڵ خۆتدا ڕازگۆ بە هەندێک لە ئامانجەکان ئەگەر جێبەجێت نەکردوون ئەوە بیخەرە پلانی ساڵی 2023
و پرسیار لە خۆت بکە بۆچی نەتوانی ئەم ئامانجانە بەدی بهێنیت. ئایا کێشەکە کات بووە یاخود وزە و توانات نەبووە یاخود ڕووداوێک کاتۆتە پێش نووسینی ئامانجی ساڵی نوێت وەڵامی ئەم پرسیارانە بدەرەوە. پاشان لە دوای وەڵامدانەوەی پرسیارەکان دەتوانیت قەڵەم و کاغذ بهێنیت و ئامانجی ساڵی نوێت بنووسیت. ئێستاش هاتینە کۆتایی ڤیدیۆکە تا ڤیدیۆ داهاتوو بەخوای گەورەتان دەسپێرم.